دەربەندی ڕانیە سروشتێکی خۆرسک و دڵڕفێنی هەیە. ئەمەش وای کردووە هاوڵاتیان لە ناوە و دەرەوەی سنوورەکە ڕووی تێبکەن بۆ گەشت و سەیران و سەرنجیانی ڕابکێشێت. بەڵام ئەوەی گەشتیارانی نیگەران کردووە کەمی خزمەتگوزاری و بایەخ پێنەدانیەتی لە ڕووی گەشتیاریەوە. هاوڵاتیان دەڵێن خودا سروشتێکی خۆرسکی جوانی بە سنوورەکە داوە کە دەکرێت بکرێت بە شوێنێکی گەشتیاری جوان و ناوازە. بۆ نمونە ئێستا لە هاوینان دێ ئەرکانە جێ سێبەرێکی لێنە جێش لێنە دانیشی یانە ئێستا بۆ نمونە شوێن توالێتێکی لێ نییە مزگەوتێکی لێ نییە ئەو شوێنانی پێویستە شتانی هەبێت. لە کۆیەوە هاتوون ئێمە بۆ ئێرە زۆر جارانەوە هادەینە بۆ ئێرکانە شوێنێکی گەلە خۆشە. شوێن سرنجڕاکێشە لە منتیقەی ڕانی ئێرەکانە خۆشترین شوێنە، بەڵام بەداخەوە کەم و کورتی گەلێک زۆرە. ئەم منتیقەی بتوێن و منتیقەی پشدەر قەناعەت کە سەیرانگایشی بێشماری هەیە، شازی سەیرانگای هەیە، بەڵام بەداخەوە حکومەتەکەمان هیچ شتێک نییە. هیچ برەو بە هیچ شتێک نادە ئیلا برە و بە مەجموعەیەک شتی خۆیان دەدەن. ئەم لە کۆی ڕاتنیە لە گایلەکەمان شوێنێکی جوانە، سەرنجڕاکێشە، بەس حیف سەراوێکی وای لێ نییە، مزگەوتی لێ نییە. بەس ئیحتیمامی پێ نەدرا شوێنەکە زۆر شوێنێکی جوان و سەرنجڕاکێشە، بەس حیف تاخوا بە ئیحتیمامی زیاتر پێ بدرێت لە بۆی هیچ بڕوا ناکەم هیچ وڵاتێک بەقەدری لە سروشتەکەی جوان بی، بەس حیف. بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری ڕاپەڕینیش نایشارێتەوە کە دەربەندی ڕانیە بە تایبەتی خزمەتگوزاری پێویستی بۆ نەکراوە و دەژڵێت لە بەرنامەیاندایە بۆ لەمە و دووە کاری بۆ بکەن. دیارە بەتەئەکید دەربەندی ڕانیەیەکێک کە لە شوێنە سەرنجڕاکێشە گەشتیاریەکانی سنووری ڕاپەڕین، هەم بە حکمی سروشتە جوانەکە هەم بە حکمی بوونی بەحرەکەوە. بەتەئکید دیارە ئەم بەنداوی دوکان لە ساڵی 1958 ئاوی تێکراوە تەواو بووە. لەو کاتەوە بەڕاستی بەداخەوە لە زۆربەی سنووری بەحرەکەدا پرۆژەی گەشتیاری و خزمەتگوزاری گەشتیاری پێویست نەکراوە. دیارە ئێمە بەڵێ بەتەئکید وەکو بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری ڕاپەڕین پلانی تەواومان هەیە بۆ ئەوەی ئەو ناوچە گەشتیاری هەم خزمەتگوزاری گەشتیاری پێبگەێنین، هەم لە ڕێگەی وەبەرهێنانەوە پرۆژەی گەشتیاری لەسەر ئەنجام بدرێت. دەڤەری ڕاپەڕین کۆمەڵێک شوێنی سەرنجڕاکێش و سروشتی و خۆرسکی زۆر خۆشی هەیە کە وای کردووە گەشتارێکی زۆر ڕووی تێبکە هەروەها لە ناوخۆ و لە دەرەوەش. بەڵام هاوڵاتیان گلەی ئەوە دەکەن کە خزمەتگوزاری پێویستی بۆ نەکراوە کە هاوڵاتیان دڵیان پێی خۆش بێت. نمونەی ئەوەی کا لە پشت ئێمەوە دیارە دەربەندی ڕانیەیە کە هیچ خزمەتگوزارێکی پێویستی بۆ نەکراوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەربەندی ڕانیە.